لە هەفتەی چوارەمی شەڕدا ژێرخانەکانی ژیانی خەڵک بوونەتە مەیدانی جەنگ. شەڕی نێوان ئەمریکا، ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران ئێستا پێی ناوەتە چوارەمین هەفتەی خۆیەوە. لەگەڵ تێپەڕبوونی هەر ڕۆژێک ڕەهەندەکانی ئەم ڕووبەڕووبوونەوەیە ڕوونتر و مەترسیدارتر دەبن. ئەوەی لە سەرەتادا وەک تێکەڵچوونێکی سەربازی سنووردار دەناسێنرا، ئێستا گەیشتۆتە قۆناغێکی کە تێیدا ژێرخانە هەستیارەکان، سەرچاوەکانی وزە و ئەگەری ژیانی ئاسایی میلیۆنان مرۆڤ کەوتۆتە ژێر هەڕەشەی ڕاستەوخۆ. ئەو وەرچەرخانە شەڕەکەی بردۆتە ئاستێکی نوێ، ئاستێکی کە تێیدا باجە سەرەکیەکەی نەک حکوومەتەکان بەڵکو و خەڵکی ئاسایی دەیدەن. لە ڕۆژانی ڕابردوودا هەڕەشە ڕاستەوخۆکان دژی گەروی هورمز و ژێرخانەکانی کارەبا و وزەی ئێران مەودای قەیرانەکانی بە شێوەیەکی کەمیێنە فراوانتر کردووە. دۆناڵد ترامپ بە دەرکردنی ئۆتۆماتۆمێکی 48 کاتژمێری ڕایگەیاندووە کە لە ئەگەری نەکردنەوەی تەواوەتی گەروی هورمز دامەزراوەکانی کارەبا و وزەی ئێران دەکرێنە ئامانج. لە بەرامبەردا کۆماری ئیسلامیش هۆشداری داوە کە لە ئەگەری جێبەجێکردنی ئەم هەڕەشەیە هێرش دەکاتە سەر سەرچاوەکانی وزەی وڵاتانی ناوچەی کەنداوی فارس. ئەم ئاستە لە هەڕەشەی دوولایەنە بەڕوونی ئەوە نیشان دەدات کە شەڕ لە سنووری هێرشی سەربازی تێپەڕیوە و ئێستا ڕاستەوخۆ چێشراوەتە ناو کایەی لە ناوبردنی مەرجەکانی ژیانی خەڵک. پێویست بەوتن ناکات ئەوەی کە هێرشکردنە سەر تۆڕی کارەبای وڵاتێک تەنیا هێرش نییە بۆ سەر چەند وێستگەیەک یان چەند ناوەندێکی پیشەسازی. ئەم کارە لە کردەوەدا هێرشە بۆ سەر هەموو بنەماکانی ژیانی کۆمەڵایەتی. کارەبا تەنیا ژێرخانێکی تەکنیشی نییە. کارەبا ئاو دەگەێنێتە ماڵەکان، نەخۆشخانەکان بە زیندوی ڕادەگرێت، زنجیرەی پاراستنی دەرمان و خۆراک دەپارێزێت. کارەبا دەرفەتی پەیوەندی، گواستنەوە، پەروەردە و لانی کەمێک لە ئاستی پەروەردە و نەزمی کۆمەڵایەتی دابین دەکات. لەبەر ئەوە هەڕەشەی لە ناوبردنی تۆڕی کارەبای ئێران ئەگەر بێت و جێبەجێ بکرێت، هیچ مانایەکی نییە جگە لە داڕوخانی دار و پەردووی قەیرانێکی گەورەی مرۆیی بەسەر سەری خەڵکدا. یەکەمین دەرەنجامی هێرشێکی لەو شێوەیە پسڕانی بەربڵاوی ئاو دەبێت. لە کارکەوتنی پۆمپەکان و تۆڕەکانی دابەشکردن ئیمکانی دەستڕاگەیشتنی میلیۆنان کەس بە ئاوی خواردنەوە لە ناو دەبات. ئەم دۆخە بە تایبەت لە شارە گەورەکان و ناوچە گەرمەکاندا دەکرێت لە ماوەیەکی کورتدا ببێتە قەیرانێکی تەندروستی لە ئاستی کۆمەلگادا. کەمی ئاو تەنیا کێشەی بەکاربردنی ناوماڵ نییە. ئەم قەیرانە ڕاستەوخۆ کار دەکاتە سەر تەندروستی گشتی. پاک و خاوێنی ژینگە، کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان و تەنانەت ئاسایشی خۆراکیش. لەپاڵ ئەوەشدا قەیرانی تەندروستی و دەرمان بە خێرایی پەرەدەستێنێت. نەخۆشخانەکان، بنکە تەندروستیەکان و ناوەندەکانی فریاکەوتن بەبێ کارەبا ناتوانن درێژە بە چالاشیە ئاساییەکانی خۆیان بدەن. ئامێرە هەستیارەکان، بەشەکانی چاوەدێری ورد، ژوورەکانی نەشتەرگەری، سیستمەکانی ساردکەرەوە، کۆگاکردنی دەرمان و خزمەتگوزاریە تاقیگەییەکان هەموویان بەسراونەتەوە بە کارەباوە. لە دۆخێکی وەهادا نەخۆشە تایبەتەکان بە ساڵاتچوان، منداڵان، ژنانی دووگیان و بریندارانی جەنگ زیاتر لە هەمووان دەکەونە بەر مەترسیەوە. لێرەدا ئیتر مەسەلەکە تەنیا زیانی مادی نییە، بەڵکو گیانی مرۆڤەکانە. دەرەنجامێکی دیکە قەیرانی خۆراکە. پسڕانی بەربڵاوی کارەبا بە خێرایی دەبێتە هۆی تێکچوونی ماددە خۆراکیەکان. ئامێرەکانی ساردکەرەوە لە کار دەکەون، کۆگای خۆراکی بنەماڵەکان لەناو دەچێت، فرۆشگاکان ڕووبەڕووی کەمی خۆراک دەبنەوە، گواستنەوە و دابەشکردن تێک دەچێت. لە ئەنجامدا فشاری سەرەکی دەکەوێتە سەرشانی بنەماڵە کرێکاریەکان و هەژارانی شار و ناوچە بێبەشەکان. لە بارودۆخی شەڕدا ئەم فشارە دەکرێت ببێتە هۆی برسێتی، بەدخۆراکی و قوڵبوونەوەی هەژاری هەرچی زیاتر. هەر بۆیە ئەگەر هەڕەشەی ئەم دواییەی ئەمریکا بەکردەوە دەربێت، ناتوانرێت ئەم کارە تەنیا وەک فشارێکی سەربازی دژی حکوومەتی ئێران وێنا بکرێت.
هێرشێکی وەها لە ڕاستیدا ئەو وێرانکاریەی کە کۆماری ئیسلامی لە ماوەی چەندین دێدا بەسەر کۆمەلگای ئێرانیدا سەپاندووە بە شێوەیەکی تونتر و بێبەزەیانەتر بەسەر خەڵکدا دەڕوخێنێت. ئەمە هەمان لۆژیشی سزای بە کۆمەڵە، واتە هێنانی زۆرترین فشار بۆ سەر کۆمەلگایەک بەو پاساوەی کە حکوومەت ئامانجی سەرەکیە. بەڵام لە ڕاستیدا لە دۆخێکی وەهادا خەڵک پێش لە هەر کەس و زیاتر لە هەموو کەسێک زیانی بەردەکەوێت. لە لایەکی دیکەشەوە هەڕەشەی کۆماری ئیسلامی بۆ هێرشکردنە سەر سەرچاوەکانی وزەی وڵاتانی ناوچەکە هیچی تر نییە جگە لە فراوانکردنی مەودای وێرانکاری. ئەم هەڕەشەیە ئەگەر جێبەجێ بکرێت شەڕەکە دەباتە خۆناغێکی ناوچەیی تر و بێ مەرامتر. لەو کاتەدا ملیۆنان مرۆڤی تر لە وڵاتانی ناوچەکەدا دەکەونە بەر مەترسی ناسەقامگیری، تێکچوونی باری ئابووری، کەمی وزە و نائەمنی. ئەوەی ئێستا زیاتر لە هەر کاتێکی تر ئاشکرا بووە ئەوەیە کە هیچ کام لەلایەنەکانی شەڕ گیانی مرۆڤەکانیان لە چەقی هاوکێشەکانی خۆیاندا دانەناوە. ئەمریکا و ئیسرائیل بە دوای ئەوەوەن کە بە هەر شێوەیەک بێت سەرکەوتنیەکی سیاسی و سەربازی ڕواڵەتی نیشان بدەن. کۆماری ئیسلامیش بە هەموو توانایەوە لە پێناو مانەوەی خۆیدا شەڕ دەکات، بەڵام لەم نێوەندەدا ژیانی خەڵک پەراوێزخراوە. ئەو خەڵکەی کە نە هەڵگیرسێنەری ئاگری ئەم شەڕە بوون، نە لە بڕیارەکانیدا پشکیان هەبووە و نە لە بەردەوامبوونی هیچ سوودێک دەبینن. بەردەوامی ئەم شەڕە هەروەها نیشانی دەدات کە لایەنەکان بەکردەوە لە زۆرێک لە پێوەرە ناسراوەکانی مافە نێودەوڵەتیەکان لایەنداوە. هەڕەشەی لە ناوبردننی ژێرخانەکان کە ڕاستەوخۆ بە ژیانی خەڵکی مەدەنیەوە بەستراوەتەوە، تاوانی جەنجیە و تێپەڕبوونە لە هەر سنوورێکی مرۆیی و یاسایی. هێرشکردنە سەر کارەبا، ئاو، دامەزراوە تەندروستیەکان و سەرچاوەکانی وزە هەرچەندە ڕەنگە بە زمانی سەربازی پاساوی بۆ بهێنرێتەوە، بەڵام لە کردەوەدا بە واتای بە ئامانجگرتنی کۆمەلگای مەدەنیە. ئەمە ڕێگ ئەو خاڵەیە کە شەڕ تێیدا زیاتر لە هەمیشە سیمای دزێ و دژە خەڵکی خۆی نیشان دەدات. واقعیە دەوەیە کە هەرچی ئەم شەڕە درێژتر بکێشێت، مەودای کارەساتە مرۆیەکەشی فراوانتر دەبێت. لەم پرۆسەیەدا ئاماری کوژراوەکان تەنیا بەشێک دەبێت لەو ڕاستیە. بەشێکی تری ئەم واقعیەتە بریتیە لە مەرگە بێدەنگەکان، ئەو نەخۆشانەی دەستیان بە چارەسەر ناگات، ئەو منداڵانەی لە ئاو و خۆراکی تەندروست بێبەش دەبن، ئەو بنەماڵانەی لەژێر باری هەژاری و ئاوارەییدا هەڵدەوەشێنەوە و ئەو کۆمەلگایی کە لەژێر فشاری شەڕ، گەمارۆ، تاریکی، نائەمنی و داڕوخانی خزمەتگوزاری گشتیەکاندا بڕستی لێ دەبردرێت. ئەو شەڕە ئێستا لە ئارادایە بە ئاشکرا دژە مرۆیی و دژە خەڵکیە. لەم ڕووەوە هەر دەنگێکی بەرپرسیار و ئازادیخواز دەبێت لە بەرامبەر ئەم لۆژیکە وێرانکەرەدا بوەستێتەوە، داوای ڕاگرتنی دەستبەجێی شەڕ بکات و جەخت لەسەر ئەو ڕاستیە بکاتەوە کە گەورەترین قوربانیانی ئەم شەڕە خەڵکن، ئەو خەڵکەی کە دار و پەردووی سەرێکی ئەم شەڕە و کاولکاریە بەسەر ئەواندا دەڕوخێت.